ڕۆژی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری و ئەنجومەنەکانی شارولادێ بۆ هەندێک لە خەڵک زۆر گرینگە چونکە دەیانەوێت بزانن ئەو خۆپاڵێوەرەی ئەوان دەنگی پێدەدەن دەبێتە سەرۆک کۆمار یان ئەوانەی لە ئەنجومەنەکانی شارولادێ دەنگیان پێدەدەن دەنگی زۆرینەی خەڵک و دەستدێنن. بەڵام ڕێژەی بەشداری خەڵک و ئەگەری سەرکەوتنی پرسی بایکۆتکردنی هەڵبژاردنەکانیش یەک لەو خاڵە گرینگانەیە کە بۆ هەندێک لە ئێرانیەکان و بە تایبەت گەلی کورد دەبێتە هۆی چاوەڕوانی ڕۆژی هەینی داهاتوو. 6 حزبی کوردستانی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا داوایان لە گەلی کورد لە ئێران کرد هەڵبژاردنەکان بایکۆت بکەن. بەڵام هەندێک لە لێکۆڵەرانی سیاسی لەسەر ئەو باوەڕن کە بەم شێوە بایکۆتکردنی هەڵبژاردن ناتوانێت سەرکەوتوو بێت. حیزبەکانی ئێمە بێبەرنامەن، حیزبەکانی ئێمە میکانیزمێکی بەدیلیانێ ئالتەرناتیڤێکیان لێ بۆ باسارێکە دەکەن. نازانم ڕاحەتی جانم کاغەزێک دەردەدەی بە 6 لایەن و گێگا دەمیشی. ئەوە بایکۆت نییە، ئەوە تەحریمی فعال نییە، ئەوە هیچ پەیامێکی بۆ خەڵکەکە پێ نییە. جابۆیە ئەمە پێم وایە ئەمە دەبێت دیاری بکەین وە حیزب و لایەنە سیاسیەکان کە ئەگەر دەمان هەوێت بە حرەکەتێکی جیاواز بڕۆی لە پێشێ ئەو حرەکەتە جیاوازەمان چۆناوچۆن بێت. لە هەمان کاتدا کە حەزبە کوردیەکان لە گەلی کورد داوا دەکەن هەڵبژاردنەکان بایکوت بکەن هەندێک لە چالاکانی ناوخۆی ئێران کە زیاتر بە نێوی ڕەفۆنخوازانی کورد دەناسرێن چالاکانە هەوڵ دەدەن خەڵک بەشداری هەڵبژاردن بن و دەنگ بە حەسەنی ڕۆحانی بدەن. لە دەرەوەی وڵاتیش کەسانێکن کە هەروە بیر دەکەنەوە. من فکر کنم ئەقالیەت‌های مەذهبی من پێم وایە کەمایەتەکانی ئاینی و ئەتنیکی هۆکاری باشتریان هەیە بۆ ئەوەی دووبارە بێنەوە دەنگ بدەن و بەشداری هەڵبژاردن بن بۆ ئەوەی دەنگ نەدان دەبێتە هۆی ئەوە نەتوانن بەشداری گۆڕانی چارەنووسی خۆیان بن لە ڕۆژێکی ئاوادا ئەو کاندیدەیەی بە سیاسەتی میانە ڕەوانەتر دێتە مەیدان توانایی زیاتری دەبێت لەگەڵ هێزە میانە ڕەوەکاندا بۆ چاکسازی هاوکاری بکات. لە بەرامبەردا کەسانێک لەسەر ئەو باوەڕن کە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی ئێران تا کاتێک بەم شێوەیە بەڕێوە بچێت پرینسیبێکە کە ناکرێت ژێرپێی بنیت. واتر مۆزەعی ئوسولی تۆ وەکو حزبێک وەکو جەریانی وەکو ملەتێک ئەوەیە کە بەشدار نەبیت لەو هەڵبژاردندا. بەڵام لایەنی بەرامبەر دەڵێت ئەوەی کە دەڵێت ئەبێ بەشدار بین ئەو لایەنەیە کە دەبێت ئستدلال بێنێتەوە بڵێت کە بۆ دەبێت بەشدار بین لەبەرەوەی ئەو خەریکە داوا دەکات کە لە وەزعیەتێکی ئوسولی لە وەزعیەتێکی نۆرماڵی مەلا بدەیت. بەڵام بە باوەڕی لایەنگرانی بەشداری لە هەڵبژاردن بەشداری نەکردن دەبێتە هۆی ئەوە کە دەسەڵات ئەوەی خۆی پێی باشە بیکاتە سەرۆک کۆمار. ئەگەر چی بە بڕوای لایەنی داکوکیکار لە بایکۆتکردن دەسەڵات لە هەموو حاڵەتێکدا دەرەنجامی هەڵبژاردنەکان بەو جۆرەی خۆی حەز دەکا مهندسی دەکات. لە کۆتاییدا 3 ڕۆژی تر ئاشکرا دەبێت کە سیاسەتی بایکۆت چەند سەرکەوتوو دەبێت. شاد عەلەوی، دەنگی ئەمریکا.